فشار و هەوڵەکانی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بووە هەوێنی فشارێکی جددی لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان و بۆ ئەو مەبەستە بەنزینی پاڵپشتی کرا و بۆ وێستگەکانی دابەشکردن زیاد کرا. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان ڕایدەگەیەنێت فشارەکانی ئێمە بەردەوام دەبێت چونکە ئێمە دەمانەوێت 1 لیتر بەنزین بۆ پێشپلانی ئابووری سربەخۆ بگەڕێتەوە. ئەو کە هاوکات کادری باڵای کۆمەڵی دادگەریشە وتیشی وەزارەتی سامانە سروشتیەکان دەیەوێت لەم ڕێگەیەوە فشارەکان کەم بکاتەوە، بەڵام ئێمە دەمانەوێت هەر سێ جۆرەکەی بەنزین و گاز و نەوتی سپیش هاوشێوەی بەغداد داببەزێنین. ئەمان ئەڵێن هەموو ڕۆژە لەمە دووە هەموو ڕۆژە 4 میلیۆن لیترە خێنە بازاڕەوە لیتری بە 750 دینار. پێشتر هەر خۆیانەیان وت ئێمە ئەتوانین تەنها ملیۆنێک و 500,000 700,000 بەرهەم بهێنین. پرسیارێک زۆر گرنگ لێرە هەیە، ئەویژەوەی ئەم 2 میلیۆن و 300,000 لیتری ترە لەکوێ بوو لەکوێیان بوو؟ هەر ئەوە نەبوو مانگێک لەمە پێش 10 ڕۆژ لەمە پێش بە خەڵکیانە فرۆش بە 1600 ئەمە خاڵێکی ترەوەیە. ئەی ئەو کەسانەی کە بەنزینی محەسەن بەکارێنن هەر بچن لیتری بە 1900 دینار بکڕن خاڵێکی تر زۆر گرنگ. ئەویژەوەیە باشە خەڵک بەرمیلێ نەوت لەم هاوینا بە 230,000 بکڕێ گازەکە لەولاوە بۆسی خەڵکی کاسبکار ئۆتۆمبیلی گازی هەیە گاز لیتر هەر بە 1000 دینار بێ بۆیە یعنی ئەمە فریودانەکەیە. یعنی هەڵایەکی ئەعلامیان دروست کردووە بۆی خەڵک چاواشە بکەن کە ئەوەی لەبیر بنەوە کە خەڵکی هەرێمی کوردستان هاوشێوەی خەڵکی ناوەڕاست و باشووری عێراق مافی خۆیەتی پشکی هەبێ لە سوتەمنی ئارزان و ئیتر نەبێتە قوربانی پاڵاوگەی لایەنەکانی دەسەڵات و کۆمپانیای لایەنەکانی دەسەڵات. ئەندامێکی پێشووی لیژنەی سوتەمەنی وزەش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێ ئەم بڕیارە ئازارشکێنە، بەڵام خاڵە نەرێنیەکانی زۆر قوڵن. لەوانە یەکەم حکومەتی هەرێم بەهۆی پاڵپشتی ئەم سوتەمەنیە پاساوی دەست دەکەوێت 120 ملیارەکە بۆ بەغداد نەنێرێت. دووەم بڕی وەرگرتنەوەی 50,000 بەرمیل ڕۆژانەکە دیزە بە دەرخۆنە دەکات. خاڵی سێم و کۆتاییش بەراورد بە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکومەتی فیدراڵ هەر لیترێک 300 دینار زیاتر وەردەگرێت. سەبارەت بەم بڕیارەی وەزارەتی سامانە سروشتەکان کە داوێتی بەنزینی پاڵپشتی کراوە بۆ 750 دینار بۆ هاوڵاتیان، ئەمە بەڕاستی بڕیارێکە بۆ شاردنەوەی بردننی و 50,000 بەرمیلەیە کە حکوومەتی عێراقی بڕیاری داوە لەگەڵ هەرێمی کوردستان دابین بکرێت بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و هەروەها بڕێک پارێژ لە بودجەی گشتی دووبارە ئەخرێتەوە خزمەتی ئەم بابەتەوە کە ئەمیش بۆ پاڵاوگەکانی نزیک لە دەسەڵاتدارانەوە لە بودجەی گشتی درێتە پاڵاوگەکان و هەروەها هاوڵاتیانی ڕایەنن لەسەرەوەی کە 300 دینار بۆ هەر لترێک زیادە بدە، ئەمە بۆ خۆی چەند جۆرێک دزیە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکرێ و ئێمە جۆرەکانی سوتەمەنی هەمووی گرفتی هەیە، بۆ نمونە گازواییلە، بۆ نمونە نەوتی سپیە. ئەو 50,000 بەرمیلەی کە درێ بە هەرێمی کوردستان ڕۆژانە بۆ ئەوەیە کە جۆرەکانی سوتەمەنی هەمووی بە نرخی پاڵپشتی کرا و هاوشێوەی حکوومەتی عێراقی بدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەم بەنزینی 750 دیناریە خۆدزیینەوەیە لەو بابەتانەوە بۆ چارەسەرنەکردنی گرفتەکانە. چارەسەرکردنی گرفتی سوتەمەنیش دوو ڕێگەیە، ڕێی سێمی نییە و یان حکوومەتی هەرێمی کوردستان و 50,000 بەرمیلەی وەریەگرێ لە ناوخۆبی پاڵەوە کۆی جۆرەکانی سوتەمەنی هاوشێوەی حکوومەتی عێراقی بدا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود ئەو 50,000 بەرمیلە ڕادستی حکوومەتی عێراقی بکات و حکوومەتی عێراق جۆرەکانی سوتەمەنی دابین بکات. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بە پاساوی کەمی ئەو 50,000 بەرمیلەی ڕۆژانە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بۆی گلدەدرایەوە کەمتر لە 2 میلیۆن لیتر بەنزینی بە نرخی پاڵپشتی کرا و دەخستە بازارەوە، بەڵام بە بڕیارێکی چاوەڕوان نەکرا و 2 میلیۆن لیترەکە بۆ 4 میلیۆن بەرزکرایەوە کە ئەگەر بەردەوام بێت پێشبینی دەکرێت قەیرانەکە سوک بکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.